چەند جوانە ئەو وتەی دەوترێ وتراوە ئاژەڵێکی هاوڕێ زۆر باشترە لە هاوڕێیەکی ئاژەڵ. ئەم جارش بۆتان دەخوێنمەوە. ئاژەڵێکی هاوڕێ زۆر باشترە لە هاوڕێیەکی ئاژەڵ. یعنی ئێستا سەگێکت هەبێ پشیلەیەکت هەبێ خۆتی پێوە خەریکەی واللهی ئەوە باشترە لەوەی هاوڕێیەکت هەبێ سیفەت ئاژەڵ بێ. دوو لە ڕووی جەنابتان سیفەت ئاژەڵ بێ، عەقڵی نەبێ، معریفەتی نەبێ، دینی نەبێ، بەس ورگ و داوێنی هەبێ کەوە لە ناوت دەبە. ئەو کەسە دۆستی گیانی تا هاوڕێی نەبوونی و لێ قەوماویتە. ئەم هەموو خەڵکت بۆ چێ بیناسی؟ با دۆستێکی گیانی بە گیانیت هەبێ لە کاتی نەبوونی و نەداریدا، لە کاتی گرفتاری و لێ قەوماندا لەگەڵ تابێ و پشتت تێ نەکاو دڵنەوایت بکە، دەست گیرۆیت بکە. بۆ تاقە دۆستێ خۆت پیر و کوێرکەی نەک ڕۆژی چەند دۆست بە ماڵت فێرکەی. یەک دۆستت هەبێ و تا تەمەنت کۆتایی پێدێ دۆستی ڕاستەقینەت بێ، عەزیزەکەم ئەوە زۆر باشترە لەوەی شەو ڕۆژ خەڵک بە خۆت فێرکەی و دۆستایەتیان بکەی و دوایی لێت ببن بە ناحەز و ئەوانی دوێنێ مەدحیان دەکردی، ئەمڕۆ پشتیان تێکردی، ئەمجا هەندێک نهێنی ناو ماڵ و منداڵیشت دەزانێ، هەندێک نهێنی ژیانت دەزانێ، ئەمجا بکە پشتی تێکردی هەموو نهێنیەکانیشت ئاشکرا دەکا، ئەمجا ئابڕووشت دەبە. زۆر خراپە. هەزار هاوڕێی بێسەر و بن بە قوربانی یەک هاوڕێی دڵسۆز و بە ئەمەک بن. هیوا هەیە دەڵێ وەڵا لە فەیسبووکە 100,000 هاوڕێم هەیە، والله هەمووی بە قوربانی یەک هاوڕێی دڵسۆزی بە ئەمەک بێ، یاخوا خەڵک دەمی خراپەی لێن نەکاتەوە. ئەمجا بۆ دەردەکەی بزانە هەمووی دە کەسی دڵسۆزە بە دەورەوە دەمێنن کە دیفاعل لێ بکەن. ئەوە مەدرسەی ژیان زۆر شتی فێر کردوین. هەوڵ بدە دوو شوێن گرنگترین شوێن بن لەلات لە ژیاندا. ئەگەر دەتەوێت لە خەمەکان ڕزگارت بێ، ئەگەر دەتەوێت تووشی خەم نەبی و ئازارەکانی ژیان یەخەت پێ نەگرن، هەوڵ بدە دوو شوێن گرنگترین شوێن بن لەلات. یەکەم ماڵی خوا، مزگەوت. قەت لە مزگەوت دامەبڕێ تا بۆت دەکرێت نوێژێکت با بەبێ جەماعەت نەبێ. بەڵام کە چوویتە مزگەوتیشەوە هەیە لە مزگەوت تا تووشی غیبەتی خەڵک دەبێ، هەیە لە مزگەوت تا زمانی ناپارێزێ، دێتە دەرەوە زەمی ئیمامی مزگەوتەکە دەکات، وەڵا نوێژەکەی درێژ بوو، وەڵا قورئان خوێندنەکەی خۆش نەبوو، وەڵا غەڵەتی کرد. دەدەمت ببەستە تۆ چووی عیبادەتی خوا بکەی، ئەخ بۆی ڕوت تەنگە بێ لە دوای مزگەوتیشە. لە مزگەوت ئەمەیکە بە قسە و باسی دنیایی دەنگ مەکەوە، دەستکاری کەلوپەلەکانی مزگەوت مەکەوە، لێ پرسراوی خۆی هەیە. لە شوێنێکەوە بە ئەدەبەوە بە حرمەتەوە دانیشە، زیکری خوا بکە، نوێژی سوننەت بکە، قورئان بخوێنە، نوێژ فەرز دەکەت کردوەرەوە بۆ ماڵەکەی خۆت لە ماڵی خوادا. دووەمیان ماڵی خۆت، هەوڵ بدە لە ماڵی خۆتا بە. ماڵی خۆت باشترین شوێنێکە بۆ کار و کەسابەت نەبێ، بۆ سەردان و سیلەی ڕەحم نەبێ، بۆ لای دۆستێکی دڵسۆز نەبێ، هەرگیز ماڵەکەی خۆت بەجێ مەهێڵە. با هاوڕێکانت کتێبەکانت بن، کاکە کە بێت تاقەت بووی کتێبێک دوێنێ بیخوێنەوە، بەخوا باشترین هاوڕێک کتێبە. واللهی باسی مێژووی ڕابردوود بۆ دەکا، باسی هەواڵی داهاتوود بۆ دەکا، زەردەخەنە دێنێتە سەر لێوت، دڵن نەرم دەکات، جاجار فرمێسکێک بە چاوتا دێتە خوارەوە، فێری چاو وشەی جوانت دەکا. ئەو شتانەی کە نەتزانیون بدڵ سۆزانە نووسەرێک تەواوی تەمەنی خۆی کوشیوە لە کتێبێکا لە سند چەند وەرەقەیەک پێشکەش بە تۆی کردووە، تخوا حەیف نییە کاتت بە فیڕۆ بدەی لە ناو مەجلیسی لەه و لەعب و بێمانادا، نەبۆ دینت باش بێ، نەبۆ ژینت باش بێ، ئەم کتێبە جوانانە نەخوێنیتەوە.